ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناو ڕۆتۆفیقم لە ئەڵقێم شەوی پانۆراما پێتان گەیشتمەوە بۆ قسە باسکردن لەسەر پلانی هێزە سیاسیەکان بۆ پشتیوانیکردنی کەرکووک. هەمومان نەزانین لە ئێستادا کە عێراق بەرەو هەڵبژاردن دەچێت لە ساڵی ئایندەدا دیارە کۆمەڵێک ڕێکار و کۆمەڵێک پلان و کۆمەڵێک ینی پێودان گرنگە بۆی کە لایەنە سیاسیەکان بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان یەشێتی و پارتی و لایەنەکانی دیکە کە لەگەڵ یانان بە هاوبەشی بیگرنە بەر بۆ ئەوەی کە پشتیوانی بکەن لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بۆی کە بتوانن ئەو کێشانەی لە ڕابردوودا هەبووە لەو ناوچانە و زەرەرمەندی یەکەم کورد و کوردستانیان بۆ لێی بتوانن تا ڕادەیەک ئەم فشار و گوشارانە کەم بکەنەوە لەسەر ناوچە جێناکۆکەکان و پشتیوانیشی سەرەکی بن بۆەوەی کە بتوانن لە هەڵبژاردننی داهاتوودا دەستکەوتی باش بەدەستبێن. دیارە لە ماوەی ڕابردوودا لە ئەنجومەنی نوێنەران یاسای هەڵبژاردن تێپەڕێنرا، بەڵام بینیمان کە کەرکووک تا ڕادەیەک لێ بەدەرکرا دوجار بە لێکتێگەیشتنێکی فراوانی نێوان لایەنە سیاسیەکان توانرا ئەوەی کە پەیوەندی بە کەرکووکیشەوە هەیە تێپەڕێنرێ. کەرکووک کرایە سێ بازنەوە بازنەکان دابشکراوە بەسەر ناوچەکان لە کەرکووک، دیارە کوردیش لە هەندێک ناوچە کە زۆرینەیە دەتوانێت یەکێک لەو بازنانە بەدەست بێنێت و لە هەندێک لەو دوو بازنەی دیکە یعنی دەتوانێت هەماهنگ بێت لە نێوان لایەنە سیاسیەکان و هەروەها لەگەڵ تورکمان ئەگەر بکرێت و لەگەڵ عەرەبیش ئەگەر بکرێت بۆی کە بتوانێت دەستکەوت یاخود کورسی دیکە بە هەمانگی بەدەست بێنێت لە ناوچانە. بەڵام دیارە وەکووتمان ئەمە پێویستی بە هەمانگی و ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکانە لەسەر و هەمویانەوە یەشێتی و پارتی بۆی کە پلان و بەرنامەی هاوبەشیان هەبێت بۆ ئەم ناوچانە. بینیمان لە ماوەکانی ڕابردوو ینی هێز لە کەرکووک هێزی تەنها لایەنی عەرەبی بوو و هێزی سوپای عێراقی بوو. ئێستا ئەم هێزانە تا ڕادەیەک لەوێش گۆڕانکاری تێدا دەکرێت، پاراستنی ئاسایش و ئەمن دەدرێتە پۆلیسی فیدرالی لە کەرکووک. هۆکاری ئەم گۆڕانکاریە بۆ چییە لە ئێستادا لە کەرکووک؟ هەروها لایەنیشی دیکە کە لە ڕابردووشدا لە کەرکووک پەیڕەو کرا دابینکردنی بودجەیەک بوو بۆ ینی پەرەپێدان و بژانەوەی پارێزگاکە. ئەوەی کە بینیومانە و ئەوەی کە ینی چاودێران ئاماژەی بۆ دەکەن تاوەکو ئێستاوی لە کەرکووک ڕووی داوە لەلایەن بژانەوەی ژێرخانی ئەو شارە وەک پێویست نییە. ئەو بودجەی کە دابین کراوە چۆن سەرفەکرێت، چێ بەرپرسە لە سەرفکردنی بۆ چۆ دەچێت. خاڵەشی دیکە کێمە شۆمانەی و گفتوگۆی لەسەر بکەین بەڕاستی ینی مەسلەی جارێکی دیکە سەر هەڵدانەوەی پرۆسەی تعریبە لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان. هۆکاری ئەم سەر هەڵدانەوەی بۆچی دەگەڕێتەوە، چێ بەرپرسە لەوە؟ بەغدا یاخود ینی بێباشی هەرێمی کوردستان. خاڵشی دیکە کە زۆر گرنگە ینی تاوەکو ئێستا لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و لە ڕابردووشدا نەیانتوانی بگەنە ڕێکەوتنێک بۆی کە ینی ئیدارەدانی کەرکووک جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ دەستی کورد و پارێزگارێک بە هەمانجی لە نێوان هەردوو لا یەشێتی و پارتی و لایەنەکانی دیکە دابنرێ بۆ کەرکووک، پارێزگاری سەپێنرا و بە وەکالەت کە لەلایەن بەغداوە دانراوە تا ڕادەیەک دوور بخرێتەوە، بەڵام ئەمە نەکراوە. هۆکارەکەی چییە؟ چێ ڕێگر بۆ لەوەی کە ئەم کارەش نەکرێت؟ ئەوەی کە ئێستا جارێکی دیکە لە کەرکووکیش ڕۆدا لەگەڵ پرۆسەی تعریب ینی لابردنی بەڕێوەبەرەکانە ئەوانی کە کوردن لە پۆستەکانیان و پڕکردنەوەی ئەم پۆستانە بە کەسانی غەیرە کووردە لە پارێزگاکە. چکە بەڕاستی بۆتە هۆکارەوەی کە هاوسەنگی نێوان نەتەوەکانی کەرکووک کە کورد و عەرەب و تورکمانن تا ڕادەیەک تێک بدا. چێ توانێ ئەم ڕێگریانە ئەم کارانە ڕێگری بکات؟ چێ توانێ ینی ئەم هاوسەنگیە بگەڕێنێتەوە بۆ ئیدارەدان لە پارێزگای کەرکووک؟ ئەم شەوتەوەرەکانمان بەم ئاراستەیە ئێمە گفتوگوی لەسەرەکەین بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم، کاک شێرزاد سەمەد چاودێری سیاسی کە لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە. کاک شێرزادەم کاتت باش، هەروەها کاک کاوێز مەلا پەروێز نووسەر و ڕۆژنامەنووس کە جەنابیشان لە شاری هەولێر لەگەڵمانن. سڵاو دەبێت کاک کاوێز جەنابیشت. ئەگە سەرەتا لە کاک شێرزادەوە دەست پێ بکەین کاک کاوێز ڕوخسەتمان بێت، چکە بە حساب ینی بە حەقیەوەی کە جەنابیان لە کەرکووکەوەن تا ڕادەیەک لەوە چ زیاتر ئەوان ینی لە ناو کێشەکانە بن بۆ ئێمەوێ سەرەتا لەوە دەست پێ بکەم. کاک شێرزاد ینی ئێستا ئەتوانین بڵین ڕەوشی کەرکووک و تایبەتی و بەگشتیش ناوچە جێناکۆکەکان لە ڕووی ئیدارەدان و هەروەها لە ڕووی یاسا و لە ڕووی پاراستنی ئاسایش و ئەمنیەوە بەگشتی چۆن ئەگەر خوێندنەوەیشی بۆ بکەن؟
بەڵێ زۆر سپاس سلااو و ڕێزم بۆ جەنابەت کاکە هاوڕێو بۆ کاوێز میوانی بەڕێزمان لە هەولێرەوە سلااو بۆ سەرجەم بینەرانی تەلەڤیزیۆنی کورسات بەنرامی پانۆراما. دیارە ئێمە دۆخی کەرکووک لە چەندین ساڵی ڕابردووە زۆر قسەمان لەسەر کردو و بەرنامەمان لەسەر گرتووە چ لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەی ئێوە وچی لە ڕێگەی کەناڵەکانی تریشەوە زۆر جار بەرچاوڕوونیمان داوە لەسەر دۆخەکە کە چۆنە پێویستیەکی باش هەبوو بۆ ئەوەی کەوا ئێمە ماڵی خۆمان یەک بخەین بۆی بتوانین ڕوبەڕووی هەموو ئەو پلانە دژمنکاریانە ببینەوە کە ئاراستەی کەرکووک کرا بەڕاستی لە ڕاستیە ئەم دۆخەی کەرکووک دۆخێکی نەخوازراو بوو ڕەنگە زۆر بەمان یەکتری تاوانبار بکەین کە ئەمە هۆکاری ئەوە بووە ئەوە بوو بەڵام لە ڕاستیدا کەرکووک ناوچەیەکی جێناکۆکە و دۆخێکی چاوی ئەقلیمی و نێودەوڵەتیشی لەسەر و لەو پلانەشە هەموو بەشدار بوونە لەسەر ئەو مۆزوعانە تەحسیلی حاصل ئەمەیە واقعی کەرکووک ئێستاکە کە هەیە ئێمە پێویستمان بۆیە کە هەم یەکریزی خۆمان زیاتر بە کردەوە نەکار بە قسە و گفتار و وتاردان و ڕوونکردنەوە باز بکەین پێویستمان بۆیە کە بەکردەوە هەنگاو بنێن بەرەوە چکە زەرورەتی هەڵبژاردننی ئایندە و ململانیەکانی ناوچەکە بە تایبەت خۆتان بینیتان ئەمجارە لە ناو پەرلەمانی عێراق لە بەغدا چۆن هیچ هێزێک ناکۆک نەبوون لەسەر دژایەتی کورد لەسەر خوتی فەرمانبەرانی خەڵک لەسەر دژایەتیکردنی زۆر مەسەلە لەو مەسەلانەوە لە واقعی حاڵیشدا ئێمە ئەوە خاڵانەی لە راپۆرتەکە تا ئاماژەت پێکرد هەمووی واردەوە هەیە و مەوجودە دەسەڵاتێکی ناشەرعیە کە ئیدارەیە کە پارێزگارێکی ناشەرعی بەڕێوەی ئەبات و لە هەمان کاتیشدا دەسەڵاتێکی سەربازی لە ژووری کەرکووک و لە ئەترافی کەرکووک تەنان لە ناو کەرکووکشا زاڵە بەسەرانە و خاڵێکی تری خراپ کە دژ بە کورد ئەو ململانیانەیە کە چ بەرەی عەرەبی چ بەرەی تورکمانی بەرامبەر بە کورد زۆر جار یەکبوونێکی تەواویان هەیە و لە لادانی پۆستەکان بەردەوامە هەوڵی تعریب بەردەوامە کێشەی وەلا هەمان کاتیشە تەهمیشی کەرکووچیەکان لەلایەن سەرکردایەتی کوردشەوە بەگشتی تا ئەمڕۆ تەهمیشکراوە وتارێکی یەکگرتوو نەبووە لەلایەن سەرکردایەتی کوردەوە بۆ حاڵی ئەم شارە و بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخی کە وەک باسمان کرد نەخوازراوە بۆیە پێویستەکە ئێمە چەند قسە لەسەر بەرامبەرەکانمانەکەین ئەوەندە قسە لەسەر دۆخی خۆمان و خاڵی فعلی و کردار بکەین لەسەر چی بکرێ باشە چۆن بتوانین ئەو بازنانەی باست کرد ئەو تەقسیمەی کە ئێستا هەیە خۆتان نەزان هەڵبژاردننی ئایندا هاوپەیمانی و ئەوانەی تیانەماوە باسنەیە و لەسەر ئەشخاص خۆیان خاندی دەکەن بۆیە زیاتر پێویستەکە چەند پێشتر پێویستمان بووە یەک ریزی بپارێزین لە ناو خۆمانە یەک دەنگ بین یەک هەوڵ بین بۆ هەڵبژاردننی ئایندا زەرورەتەکە زۆر لەوە زیاترە چونکە ڕەنگە بڵێن سەنجی مەحەکە خۆتان نەزان هەڵبژاردننی ڕابردوو ئێمە کورتوانی 6 کورسی لەم شارە بەدەست بێنێ بەڵام دوای ئەوە بینیشتان چۆن ڕوبەڕووی ئەوە بوونەوە ئێمە دەبێتەوە قوعی هەموو شتێک بکەین لە ئایندەشە وەزعی کەرکووک ڕەنگە بە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی حەسم نەبێ ئەگەر زیاتر لە 6 کورسیش بهێنین بۆیە پێویستە کات ئێمە هەوڵەکانمان زیاتر بخەینە گەڕ بۆی بتوانین لە ناو ئیدارەی کەرکووکە بتوانین ئیداری کەرکووک چ تەوازن بێ چ ئیستحقاقی کوردی بێ بەدەست بێنین بۆیە دۆخەکە دۆخێکی خۆش نییە ئێستا ئێمە لە مەوسمی بەرەوزستانە ڕوون جوتیارەکانمان لە ئەترافی کەرکووک هەمویان تووشی مزایقات بوونە بەهۆی ئەو سیاسەتە تعریبەی کە ڕاکانجبووری پشتیوانی لێ ئەکات من بۆ خۆم شایدم لە سەروی کەرکووک لەم چەند ڕۆژەیە جوتیار نەتوانێت تەنێک سەماد و مواد باتە سەر زەویەکەی وڵا بیانووی ئەوەی ئەمە ئەم زەویانە کێشەی لەسرە باشە کێشەی لەسرە بەپێی مادەی دەستوری 140 تا چەند هەنگاونراوە تا چەند کورتوانیوێتی قەزیە دەستوریەکان لەگەڵ عێراقا باز بکات جگە لە مەسلەی موچە ئێستا بووە بە مەحوەری مفاوەزاتەکانی ئێمە بۆیە پێویستە کات ئێمە وەزعی ئەم شارە زۆر من ناڵێم دۆخێکە کەس ناتوانێت تیای ئیدارە نەکات دۆخێکە هەمومان تایە ئاسایی ئەژین بەڵام لە ڕووی دەسەڵات و لە ڕووی تەقاسمی سوڵتە و لە ڕووی دەستوری و لە ڕووی ئیستحقاقی انتخابی ئەوانەوە کورد زۆر غەدری لێ کراوە 3 ساڵە بەناحەق هەموو دەسەڵاتێکی لێ سندراوەتەوە چ ئەوان سەبەب بوو بێتن چ خۆمان وەکو لایەنە کوردیەکان سەبەبی ڕئیسی بوو بێتین لەم دۆخات خۆتان نەزانن پێشتر لە فرسەتێکە لە دوای
لە دوایەوە ئەو هێزانە هاتنە ئێرە پارێزگار لادرا و پارێزگاری شتریاندانە ئەنجومەنی پارێزگا مەوجود بووە توانرا لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگا و گەڕانەوە تەکاتفی نێوان لێچێتی و پارتی زۆر پارێزگارێک بۆ کورد دابنرایە کە دۆخەکەی ئێستا پێویستی بۆ ناکرد کە ئێمە بۆ گەڕانەوەی بارەگایەک و بۆ دەستکەوتنەوەی بارەگایەک بە هەموو شێوەیەک دژایەتی کورد دژایەتی پارتی ئەکرێت دژایەتی زۆر کەسەکرێت لەم شارێ بۆیە ئەمانە دۆخێکە پێویستمان بۆیە وەک باسم کرد چارەسەری سەرەکی ئێمە ئەوەیە چێ سەرکردایەتی کورد بتوانێت لەگەڵ عێراق چکەم ئەمە تەنها پەیوەست نییە ئەم کێشەی کەرکووکە تەنها پەیوەست نییە بەو هێزەی لە کەرکووکە و بە ئێمە و بە یەکێتی کە بە زۆری لە کەرکووکە ماوەتەوە پێیوەستە بە اتفاقی سیاسی سەرکردایەتی کورد لەگەڵ بەغدا چۆن لەسەر بودجە و نەوت و ئەوانە مفاوەزاتەکرێ بێ لەسەر مەسلەی ئێستاقاقی پێشمەرگا مەسلەی ناوسەجیە ناکۆکەکان مەسلەی دەسەڵات مەسلەی مادەی ١ هەموو ئەمانە ئەبێ بخرێتە پێش هەموو ئەو مەسەلانەوە چکە ئێمە ڕەنگە ڕوبەڕووی کۆمەڵی کێشە ئەبینەوە ئەو کاتە ئێمە پەنجەی پەشیمانی بگەزین لەوەی کەوا ئێمە بۆچی نەمانتوانی وا بکەین کە چارەنووسی ئەم شارە من پێم وایە هەڵبژاردننی ئایندا زۆر چارەنووس سازترە لە هەموو هەڵبژاردنەکانی ڕابردوودا چونکە هەم یاسای انتخابات گۆڕانکاری بەسەر هاتووە و هەم کۆمسیۆنە نظامی کۆمسیۆنە اعترافی دەولی پێشتر بەو انتخاباتانەی پێشووتر ڕەنگە ئەوەندە نەبوو بێ بەڵام بۆ ئایندا لە دوای ئەم گۆڕانکاری و چاکسازیانێک کە لە دوای بڵێن تفازەی تشرینی و ئەوانە هاتوتە دی ڕەنگە معتەرەفتر بێ ئەم هەڵبژاردنەی ئایندا بۆ ئەگە کورد سنگ و پێگەی خۆی نەتوانێت بپارێزێت لەم شارە ئەمە بێ بە دەستورێک لەسەر ئێمە واقعی کەرکووک نییە واقعی کەرکووک لە هەموو مێژووی کەرکووکە لە بیستەکانەوە تا ئەمڕۆ نیوەی هەر کورد بووە و نایبەکانی کە چوونەوە بەغدا لە سەردەمی مەلەکی لە سەردەمی جمهوری و لە هەموو سەردەمەکان نیوەی کورد زیاتر بووە ئێمە توانیمانە تا ئەمڕۆ پارێزگاری لەو دەستکەوتە بکەین بەڵام پێویستەکە وەک وتم هەڵبژاردننی ئایندا هەنگاوی جددی پێویستە هەنگاوی فعلی بەکردداری پێویستە بۆ ئەوەی بتوانێت کورد دەنگێکی نەفەوتێت لە هەموو هەڵبژاردنەکانی پێشووترە ئێمە لە حەزەمان کردووە بەهۆی پەرتەوازەی ڕیزەکانی کورد چەند هزار دەنجێکی کورد فەوتاوە زیاتر لە 50,000 نزیکەی 100,000 دەنجی کورد فەوتاوە سوتاوە ئەمە بەهۆی ئەوە بووە من بەخۆم لە کاری هەڵبژاردن کارم کردو و چاودێریم کردووە ئەزانم دۆخی ئایندەمان دۆخێکی وایە پێویستە کات جگە لە واقعی ئێستا کە ئێمە دەبێ هەوڵ بدەین بیگۆڕین و هەموو ئەو شتانەی ئاماژەت پێی کرد بە بەردەوام لە هەوڵدا بوونە بۆ ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک و بەڵێن دراوە کە دۆخی کەرکووک تەسلیم بە هێزی ناوخۆی کەرکووک بکرێتەوە هەندێک گۆڕانکاری لە سوپا و لە هێز و لەوانە ڕوویدا خۆتان ئاگدارن زۆر باشە پۆلیسی اتحادی لە سەروی کەرکووکەوانە بوون گوازرانەوە لە جێگەوان فرقەیە هەشتی سەربازی هاتوۆتە کەرکووک و ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوە گۆڕانکاری باشترش بێتە دی ئەمانە بتوانین ئێمە سوود لەم دەستکەوتانە ببین بتوانین بۆ ئاساییکردنەوەی کەرکووک دۆخەکە بە شێوەیەک بێ قسەی من و کاکپەروێز و جەنابەت نەبێ قسەی سەرکردە سیاسیەکان بێ کە بەکردەوە هەنگاوی تیابنێن بۆ یەک ریزی دەست خۆشکار شێزاد دواتر دێم بە تایبەتی لەسەر ئەو خاڵی کە گۆڕانکاری ینی ئەم هێزانەیە لە کەرکووک بۆچی و ئەستە جەنابەت ئاماژ بۆدا کە ینی ئومێد دەکەین ئەمانە هەنگاوی ینی ئومێد بەخش بن بۆ چارەسەری کێشەکان دواتر لەسەر و زیاتر قساکەم لەگەڵ بەڕێزت کاکاوێز مەلاپەروێز نووسەر و ڕۆژنامەنووس کە لە هەولێر لەگەڵ مای دووبارە ستاوت لێبێ ینی کاک شێرزاد ئاماژەی بە کۆمەڵی خاڵی نەرێنی کرد کە تاوەکو ئێستا لە کەرکووک و ناوچە جێناوەکان ڕۆدا بە دیاریکرا ئێمە کە قساکەین لەسەر کەرکووکە یعنی ئەم خاڵانە ڕاستە ینی بەغدا هۆکاری سەرەکیە بەڵام ینی هۆکارێکی دیکەش ینی ئێمە خۆمانین وەکو لایەنی سیاسی کورد وەکو کورد ئێمە تا ئێستا ئەگەر کەم تا زۆریش بێت ینی کەرکووکمان تا ڕادەیەک پشتگوێ خستووە یاخود کێشەکانیمان فەرامۆش کردووە هۆکاری ئەوەی کە تاوەکو ئێستا سەرکردایەتی سیاسی کورد بە جدیەت لەسەر کێشەی کەرکووک لەگەڵ بەغدا لە ڕووی سیاسیەوە نەگەیشتۆتە ڕێکەوتن چییە؟ سپاس ڕێزم هەیە بۆ بینەران یەک وەڵای گوێم لە قسەکانی کاک شێرزاد نەبوو من دەنگی ئەو زۆر کزدێ بەڵێ حاڵ حازریش دەنگی خۆم دەنگەداتەوە گەر ئەو خەلەلات چاکەم بۆی کە بەڵێ سەر بزانین برادران نازانین ئەگەر هۆکارەکە ئێمە بیان لە هەولێر بێ نازانم
نازانم بەڵام ئەوەی کە پەیوەندی بە مەسلەی ئەگەر جۆت لە پرسیارەکەی من بوو جارێ هێتفۆنەکەت لا بە وەڵام من بەرەوە تا دوایی گەڕام لای کاک شێرزاد بۆ چاپ بکەن. باش ناگوێم لێ بوو دەنگی تۆ باش دێ بۆیە دەنگ نەداتەوە لە گوێتە توانی لای بەڵێ بەنسبەت مەسلەی کەرکووک ئەم مەسلەیە زۆر قسەی تیاکرا زۆر کاریشی لەسەر کراوە بەڵام بەداخەوە ینی دۆخی خەڵک و ژیانی خەڵکی کەرکووک لە دۆخێکانین کە بۆ کورد بە تایبەتی هەلومەرجەکە ئەوەندە لەبار بێ کە ئێمە بە جۆرێکی تر بین بەرنمەیە یان بە پلانێکە بێ کە ئەو پەرش و بڵاوی ماڵی کورد بە بەشێکی گەورەی ئەو هۆکارن ینی ئێمە هەرگلەی لە عێراقەکەین یان لە حکوومەتە جۆراجۆرەکانی عێراق بەڵام هیچ کاتێ حکوومەتی عێراق جێ گلەی نییە جێ ئەو مشت و مەڕای نییە ئەوەی کە گلەی یەخەیەگرێ ماڵ نێوماڵی کووردە کورد بۆ خۆی دەستەوەسانە بەرامبەر مەسلەی کەرکووک ینی هەر نەک ئێمە لە دوای 16 ئۆکتۆبرەوە پێشی ئەوەش بەداخەوە ینی نەمانتوانی ئیدارەیەکی باشی ئەو شارە بدەین ئێستایش کە ئەو هەلومەرجە هاتووە ینی بۆ نمونە ئێستاکە هەموو خەڵکی کورد بە قیادەی سیاسی و بە خەڵکی ئاسایی و بە دەوڵەمەند و بە زەنجینەکانی کوردەوە کەم تەرخەمن بەرامبەر پرسی کەرکووک ینی مشکلەی گەورەی ئێمە لەبێ کە بەشێکە لە مشکلە گەورەکانمان مەسەلەی زەویزارە ئەوە هیچ ینی قیادەی سیاسی کەم تەرخەم بۆ حکوومەتی هەرێم کەم تەرخەم بۆ خۆکرا لە چوار دەوڵەمەنی محتەرەمی ئەم وڵاتە بێن بڕێکی زۆری ئەو زەویزارانە بکڕنەوە و دابەش بکرێ بەسەر کورد وەرە بۆ قازانجی خۆشیان ئەنی هەموومان مەسئول بووینن لە مەسلەی کەرکووک و هەمووشمان کەم تەرخەم بووینە بۆیە ینی تادێ ئەو درزەی کە هەیە لە کەرکووک لە نێو ماڵی کورد لە ڕوانگەی کوردی بۆ کەرکووک هەردێک گەورە بێ هەردێک کەم و کورتەکان زیادە بن و لە قودرەتی کورد گەورەترە بن بۆیە یاری دەبێ ئێمە باەوەی کە قساکن لەسەر و پرسە حەلیشمان پێ بێ ینی بەداخەوە هەر ئەوەی کە وتراوە لە چوارچەوەی قسە بووە ئەوەی کە کراوە لە چوارچەوەی مزایەدە و دەربڕینی پەرۆشی مزایە بووە بۆ هەندێک بۆ پرسی کەرکووک نەخۆ مەسلەی کەرکووک ینی هەر نمونەی جوو دەوڵەتی ئیسرائیل وەرگری نمونەیەکی بەرجەستە حاضر بوونە کە ئەتوانرا کورد لە کەرکووک نەک ناو شارەکە وەکو تا تکریت و شوێنەکانی تریش پەلوپۆ بەهاوین و بە جۆرێک ینی هێزی خۆمان لەوێ بەرجەستە بکەین کە حکوومەتەکانی عێراق بێن داوایان هەبێ لە کورد و لە بەڕێوەبەرانی کورد بەڵام ئێمە هاتوین ئەم پرسە گەورەیە کە پرسی ئەمریکا بووە پرسی بەریتانیا بووە پرسی تورکیا و ئێران و دەوڵەتانی تری ناوچەکە بووە ئەوەندە بچووکمان کردوەوە هێناومانە تا ئاستی ململانەی لق و مەڵبەندێک ینی تێگەیشتنەکەمان بۆ کەرکووک لە ئەساسەوە تێگەیشتێکی چەوت بووە بۆیە ینی تا ئەوەی کە ئێمە بەرنمەیەکی ڕۆشنمان بۆ ئەو شارە نەبێ ینی لە ئاستی حکوومەت تا ئێستا هیچ نەکێسانی لەوەتی کورد خاوەن حکوومەتە هیچ بەرنمەیەکی ڕۆن و ڕۆشنی بۆ ئەو شارە نەبووە لە ئاستی حزبی هیچ بەرنمەیەکی ڕۆن و ڕۆشن نەبووە ینی ئەوەی کە هەبووە ململانەیەکی ناجۆر بووە کە ئەومان کردووە بە ئاشتی عارەب تروکمان و حکوومەتەکانی عێراقی فیدراڵ یان هەمیشە ئەو شکستانەی کە کوردمان لەو شارە توش کردووە هاتوین بە علاگەی حکوومەتەکانی عێراقە هەڵمان واسیوە کە هیچ کاتیانی حکوومەتی عێراقی ڕەوانە گلەی لێ بکە ینی چووکە ئەو ململانەیە کە هەبووە لایەنی کەم کورد بۆ خۆی پێی وایە کە ئەمەش واقعەکە وایە حکوومەتی عێراق حکوومەتێکی ناحەزە بەو ناوچانە بە ناوچە جێناکۆکان بۆ ینی ممکن نییە تۆ چاوەڕێی ئەوە بکەی حکوومەتی عێراق کاری چاک بکە لەو ناوچانە بەدڵی کوردیان ئەجندەیە هەڵسوڕێنێکە لە قازانجی کورد و ئەجندە کوردستانێکە بێ بۆ ینی ئەمە نیشانەی زۆفی ئێزگار گەورەی ئێمەیە کە دین
هەمیشە کەم و کورتەکانمان بەوەدا بۆشین کە کروزینەوە ئەلاڵینەوە کە حکوومەتی عێراق واکە تعریب واکە یعنی هەر مەسلەی تعریب تعریب کەرەسەی تعریب هێنانی ئەو عارەبانەیە ئێمە نەک نەمانتوانی ئەو کوردانە بگێڕینەوە کەرکووکە خەڵکی ڕەسەنی ئەو شارە بوون ئەکرا بەشێکی زۆر وەکو چۆن عارب لە ڕۆمادیەوە دێ لە نەجەف و هاتووە لە کەرکووک نیشتە جێوە بووە ئەکرا ئێمە وا بکەین شار لە کەرکووک شاری تیا دروست بکەین کە کورد لە هەولێر و سلێمانیەوە بچێت ئەگەر ئێستا ڕاست 10,000 کوردی سلێمانی بایع و نفوسی خۆی نەقڵی هەولێر بکە و دەی سلێمانی بکە شەکلی یەکە چی ڕێگرەکە وەیە کورد نابێ هەر بکروزێتەوە کە ئەمە حکوومەتی عێراق وای کردووە تعریب وا بۆ ئەمە وا بوو ئەو وا بوو ڕاستە ئەوانە هەن ئەجندەیەکی کەشفی حکوومەتەکانی عێراق بوونە بەڵام تۆ وەرەقەی تۆ هەر ئەوە بووە کە بکروزیتەوە ئەمە خراپترین وەرەقە بووە کورد دەیتوانی ئێستای شەتوانێ کاری ئێزگار گەورە لە کەرکووک بکە سۆزیەتی لەو شارە نیشتە بەڵێ گوێ لە دەنگی منە کاگزێسە بەڵێ باش ئەڵەم ینی جەناب دامەژە بۆ وادی کە کورد ئەیتوانی ینی لە چوارچەوەی کوڕوزانەوەیە داواکانی خۆی لە بەغدانەکە بەڵام کورد ینی کارتەکەی چییە یاخود فشارەکەی چییە ئەو کەرەستەی بەردەستی چییە کە بتوانێت هەم بەرامبەر بەغدا هەم بەرامبەر لایەنە سیاسیەکان لە شیع و سونە بەکاری بهێنێت کە بتوانێت ڕێگری بکات لەم زیادە ڕۆیانی کە لە کەرکووکە کرێ بەرامبەر بە کورد و بەرامبەر بە خاشی کورد بەڕاستی یەک لە وەرەقە بەهێزەکان کە کورد قەت بیری لێ نەکردوێتەوە وەرەقەی خەڵکی کەرکووکە ینی ئەوە یەک لەو وەرەقانەیە کە زۆر بەهێزە زانی ئێمە ناتوانین وەرەقەمان نییە لە حەویجە شەڕی پێ بکەین بەڵام لە کەرکووک و داقۆق و خورمات و لە دووبس و شارەکانی تری جێناکۆک ئەو کوردەی کە لەوێ وەرەقەیەکی گەورە و بە قیمەتی کوردەکە بتوانێت ئەو معادلەیە لەو شارانە یەکلا کاتەوە نەک لە دوای 16 ئۆکتۆبەر پێشی ئەوەش ئێمە هەمیشە هاتووین ینی مەسلەی کەرکووک کە بۆ خۆی گەورەیە ئەمە من ناتوانم بچووکی کەمەوە یان گەورەیەکەم بۆ خۆی گەورەیە زۆر بچووکمان کردوێتەوە لە تێگەیشتێکی زۆر لۆکاڵی ینی لە ئاستی زۆر بچوو قسە لەسەر کەرکووک کراوە تۆ تەماشای دیمەستۆرە و فڵان و ئەمانەی کە لە پرەیمەرەوە وەرە تا ئێستا لاسی ئێجگار دەوڵەتە گەورەکان کاری ورد لەسەر کەرکووک کراوە بەڵام ئایا کورد بۆ خۆی نەک بارتاقەیەوە ڕبعی ئەوە ئیشی لەسەر کەرکووک کردو نەیکردووە بۆیە نێزانی ئێمە مشکلی ئێمە لەو مەسلەی کەرکووکە تێگەیشتنەکانمان دروست نییە بۆ ڕووداوە گەورانەی کە لە ناوچەکە و لە کەرکووکیش ڕۆدا جا ئەکرێ ئێستا ئێمە دیسانەوە پێدا بچینەوە و مەسلەی حزبایەتی و مەسلەی حکومڕانی لە کەرکووک بە جۆرێک تەنزیم بکەینەوە کە خزمەت بە ستراتیجەکەمان بکە ئایا ئێمە چیمان لە کەرکووکەوێ ئایا ئێمە ئەمانوێ لە کەرکووک لەگەڵ پێکاتەکانی ترا بە چ شێوازێکی تر بژین بەرنامەمان چیە ڕوئیامان چییە تا ئێستاکە نەمانتوانیوە لەسەر ڕوئیایەکی ڕوونی کوردی ڕێکەوین ینی تۆ تەماشای عارە بۆ هەموو پەرتۆ بڵاوی خۆی تورکمان بەو جۆرەی خۆی خاوەن بەرنامە و ڕوئیایەکی ئێزگار ڕوونن بەڵام کورد ئەگەر لە 2023ەوە وەریگری مادەی 140 ستراتیجەکەی بوو دوایی کاریان لەسەر نەکرد پاشان ئەزانی چەندین جار تا ئەوەی کە ببێ بە هەرێمێکی سەربەخۆیش کورد ڕوئیاکانی خۆی بۆ ئەو مەسەلەیە گۆڕیوە شتێکی جێگری نەبووە ستراتیجێکی ڕوون و وازحی نەبووە کە بیەوێی زۆرشی لەسەر بکە بە دیقەت کاری لەسەر بکە وە ینی هەمیشە ئەوەی کە باجە قورسەکەی داوە بداخەوە دانیشتوانی کەرکووکن بە تایبەتی پێکاتەی کورد یعنی ئێمە زۆر جارانی ئەو وەرەقانەی کە هەمان بۆ نمونە لە مەجلسی محافەزەی کەرکووک هەموو ئەوانەمان سووتان و ئەکرێ ئێستای شەکرێ ینی ئێستای شەکرێ پێگەی کورد قورسایی کورد لە عێراقا ینی بە قازانجی پرسی کەرکووک یەکلا بکرێت و ینی پێم وان نییە دنیا کەچ بێ کە تۆ نەتوانی پارێزگارێکی کورد بۆ کەرکووکدانی کە سەرۆک کۆماری توێە وەزیری خارجی و یەک دنیا پۆستی گەورە و گرنگت
لە عێراقا هەیە ینی کە عێراق ئامادە بێ پۆستی وەزیری خارجی و سەرۆک کۆمار بدە بە کورد پێم وان نییە هێندە حساس و ئەوە بێ ورد بێ لەسەرەوەی کە قبول نەکا پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابنێ بۆ ینی کەم تەرخەمی لە ئێمەیە ینی حەقنەیە هیچ کوردێک گلەیی یا گازندە لە حکوومەتی عێراقی فیدراڵ بکە حکوومەتی عێراقی ئەجندەیەکی ناحەز بە کەرکووکی هەیە تۆ توانی وەکو کورد هەوڵی خۆری یەخی جهودی زیاتر سەرفکەیت پێش بۆ ئەجندەیە بگریت زۆر باش دەست خۆش کاگە کاوێزدێم و خزمەت جەنابەت وەڵە کاگە شێرزاد سەمەد ینی وەکو کاکاوێز ئاماژەی پێدا ینی خاڵێکی گرنگ لێرەدا ینی کەرکووک قەزیەیەکی ڕاستە عێراقیە بەڵام ینی قەزیەکە پەلی کێشاوە بۆتە ینی کێشەیەکی هەم هەرێمایەتی هەم نێودەوڵەتی ینی هەم جیهانیش بەڕاستی تۆ ینی زۆر جار نوێنەری نەتەوەگرتوەکان لە عێراق ینی بەشدارە بێلەوەی کە چۆن چارەسەرێک بۆ کێشەی کەرکووک دۆزرێتەوە یاخود ئەمریکا یاخود وڵاتانی هەرێمایەتی کە لە دەوروبەرمانە هەن کەواتە ینی کێشەکە و قەزیەکە گەورەیە و دەهێنێت ینی بە شێوازیشی جیاوازتر لەوەی کە کوردی یاخود سەرکردایەتی سیاسی کورد لێ ڕوانە سیر بکرێت ئەوەی کە گرفتە وەکو کاکاوێزی ژاماژەی پێدا ینی کورد قەزیەکەی بچوو کردوتەوە کردوێتێ ململانێشی تەسکی حیزبایەتی بۆیە هۆکارەکە ینی تا ڕادەیەک بەم ئاراستەیە گەیشتو ینی ئێستش وەکو کاکاوێز دەڵێت ینی ڕێگاکان کراون لە بەردەم کووردا دەتوانێت کۆمەڵی هەنگاوی جدی بنێ بەڵام کە هەیە هەنگاو بنێ بۆ ناینێ هۆکارەکان چییە؟ بەڵێ هەر لەو شرۆڤەی جەنابەت کە باسی هەندێک لە قسەکانی کاکاوێزت کرد من تێگەیشتم چکە کێشەی دەنگ هەبوو لە لای جەنابیش بە هەمان شێوە جۆم لە قسە شرۆڤەکانی کاکاوێز نەبوو بەڵام ڕێیەکانی جوانە ئەگەر بەو شێوەیە بێ ڕاستە منش هاودەنگم لەگەڵ یا هاوڕام لەگەڵ کاکاوێزە ئێمە کێشەی کەرکووکمان کردووە بە کێشەیەکی ئیتر چێ زیاتر و کەمتر ئەوەیە لەسەر ئەم مەوزوعە بەڵام واقعی حاڵ ئەوەیە خەڵک درکی پێکا و باسێکا و قسەی لەسەرەکرێکە بووە بە کێشەیەکی لای خۆمان کێشەیەکی حزبی یان لێک تێنەگەیشتن لە نێوان دوو حزبی سەرەکیە یان زیاتر لە دوو حزب وەلامان کاتە چاوی ئەقلیمی لەسەر ئەم پارچەی کوردستان بە گشتی هەیە و بە تایبەت لەسەر کەرکووک وە خۆتان پێویست ناکە بگەڕێنەوە سەر ئەو شتانە مێژووی زۆربەی مفاوەزاتەکان لەسەر کەرکووک تێکسووە زۆربەی شۆڕشەکان لەسەر کەرکووک قوربانیان داوە بۆیە هەنگاوەکان چیوەکو لە بەرنامەکەدا ئیشارەی پێ ڕاستلانی کورچی بێ بۆ ئەوە ئەمە ئاماژەمان پێدا ئەوانەوە من هۆکارەکە تەنها کە پرسیارەکە دەوێ هۆکارەکە تەنها و تەنها لەوەدا ئەبینمەوە لێک تێنەگەیشتنێک نییە یان بە ڕوونتر بڵێن ئەو ململانەیانەی نێوان دەسەڵات لە ناو حکوومەتی هەرێمە ئەو ململانیانە کە واردە لەوێ بکرێ نەقل بووە بۆ ئێرە نەقل بووە بۆ کەرکووکە کەرکووک ئەو ململانیانەی پێویست نییە لە من بەلامەوە ئاساییە یان دەبێت خەڵکی کوردستان بەلایەوە ئاسایی بێ لە هەرێمی کوردستان دەسەڵاتەکە چۆن تەقاسومەکرێت لە نێوانیانە بەڵام بۆ مەسەلەی کەرکووک ئەبێ جۆرێکی تر ئێمە بیرکردنەوەمانە بێ خۆشبەختانە ئەم جارە لە بەغدا بینیمان هیچ کەسێک هەموو فراکسیۆنە کوردیەکان بە شێوەیەک بە یەک دەنگ مقاتای ئەو دانیشتیان کرد بەڵام لە هەمان کاتە عەرەب و عەرەبەکان بە سونۆشی ئەوتوانیان ئەو یاسایە تێبپەڕێنن بەڵام بۆ ئێمە ئێستا گلەیمان لە خۆمان نییە لەو پرۆسەیە کە بۆ شێوەیە بووە گلەی و گازندەکانمان ئاراستی خۆزگە هەنگاوێکی لەو شێوەیەش هەبوایە بە کردار لەسەر کەرکووک ئەو کاتە ئێمە قسەیەکی ترمانە بوو لەسەر کێشە حزبەکان بەڵام تا ئەمڕۆ بەداخەوە لە نەک هەر ئەم 3 ساڵە چەندین ساڵی ڕابردووە هاودەنجی و یەکدەنجی نەبوو لەسەر کەرکووک بۆیە هەمیشە حکوومەتی هەرێم کێشەکانی خۆی پەیوەست کردووە بە تەنها فقط بە مەسەلە داراییەکانەوە بە مەسەلەی کاکشێرزاد تا چەند ینی ململانیەکانی نێو هەرێمی کوردستان کاریگەری هەبوو بۆ سەر کێشەی کەرکووک بە گشتی من وەک ئاماژەم پێکرد زۆر کاریگەری هەبووە بۆ سەر هەتا بۆ گەڕانەوەی ناوچەجێ ناکۆکەکان بۆ سەر هەرێم زوومی زۆنی زەردیا باشتر بڵین برادرانی پارتی زۆرتر لەسەر دەستکەوتەکانیانە لە مووسڵ و لە ئەوانە یەکێتی لەسەر کەرکووکە ئەمە خۆی بەوازحی دیارە بەڵام هەردوولا لەسەر کەرکووک
هەرچەنە لە ئەجندای هەردوو لایەنە گەلیان پرسی لە ئەجندای هەردوو لایەنە مەسلەی خیتابی سیاسی لەسەر کەرکووکەیە بەڵام ئەوە تەنها و تەنها بەس نییە بەبێ زۆر جار باس لە یەک ریزیەکرێ من بۆ خۆم ئەوەندەم باس لە یەک ریزی کردووە بەلامەوە بێتان بۆ چکە بەکردەوە هیچ قەول و فعل نییە بەکردەوە هیچ هەنگاوێک نەنراوە بۆ یەک ریزی کە ئێمەی کەرکووچی لەناو کەرکووکە ژین لەگەڵ تاڵاوی کەرکووکە ڕۆژانە بینە سەر ئێمە ئەزانی چەند یەک ریزی کورد یا یەکدەنجی و هاودەنجی کورد بۆ کەرکووک و بۆ سارەنسوودی کەرکووک چەند پێویستە ئێمە قسەکەمان با لەسەر ئەوە نەبێ و هەر لەسەر یەک ڕزی داکوێت ئەمە هەنگاوەکان چی بێ وەکو باس زۆر باشە ڕاستە هەنگاوەکانی داهاتوو چی بێ دۆخەکە ئێمە بەرەو هەڵبژاردن ڕوین پێویستەکە دۆخی هەڵبژاردن کەشێکی ئارام بێ بۆ هەموو دانیشتوانی کەرکووک بە یەکسانی تەنها هێزێکی سەربازی کە بەهۆی زروفێکەوە بە ناوی فەرزی قانون کە ناویان لێ نەهاتنە ئەم شارە ئەم هێزە من پێم وایە دەبێ هەم پەرلەمانتاریانی کورد هەم سیاسەتمەدارانی کورد هەم وەفدەکانی کورد کە ئەچنە بەغدا شەرحی هاتن و گەڕانەوەی ئەم هێزە بکەن ئێوە هێزە پێویستە بگەڕێتەوە بە هەموو شێوەیەک باشە کاک شەزادیان سەکەشە پێ بڕورە ینی ئەو هێزە نەگۆڕاوە ینی پۆلیسی فدرالی گیان ناگرێتەوە وەکو جەنابیشت پێشتر ئاماژەت پێداگەر ئەم هێزە بگۆڕێ بە پۆلیسی فدرالی ینی شتەکان بەرەو ینی ئیجابیتر ناڕۆن کاک هاوڕێ گۆڕانکاری تەنها لە هێزایە گۆڕانکاری لە سیاسەتی ئەو هێزنی قیادەی متەقدم کە بارەگاکەیان لەناو مەکتەبی سیاسی یا سەرکردایەتی پارتیەکە لە ڕێیشۆراوە ئەو حکمی ئەم شارە ئەکات لە محافظ زیاتر حکمی ئەم شارە ئەکات تەداخلی لەسەر هەموو شتێکەیە لەم شارەیە ئەو هێزەی هاتووە دێتەوە ژێر عومرەتی ئەو قیادەی متەقدم من بە پێویستی نازانم لە کەرکووکە بێت پێویستەکە هەموو دەسەڵاتەکان تەنها و تەنها سوکنەی سەربازی هێزی سەربازی لە کەرکووک دیاری کراوە تەنها سەربازگەی کەیوەنە بێ پێویستە بگەڕێتەوە ئەو شوێنە و ئەو دەسەڵاتانەی کە ئێستا ئەوان هەیەە دەبێت و دەسەڵاتانە نامێنێ ئەو دەسەڵاتانە دەسەڵاتی پۆلیسی مەحەلی کەرکووکە چون و گرتن و بەدواداچوون بۆ زۆربەی کێشە ئێستا دەبێت مەراکزی پۆلیسەکان قیادەی پۆلیسی مەحەلی کەرکووک هەمویان تەنانەت ڕەبتی زۆر مختاریشان مختاری گوند و گەڕک و نازەمسی ئەوانیان ڕەبت کردو بخۆیان ئەمە دەسەڵاتی تەواوە لێرە دەسەڵاتێکی سەربازی تەواوە ئێمە لێ تێگەینەکە تەرجمەیکەین بۆ خەڵک بە جوانی وردەکاری زۆر لەوە زیاترمان لایە ئەبێ بۆ ئەوەی کەشێکی ئارام بۆ کەرکووک بێتەدی ئەبێت تەوازنێکە بێ ئەبێت دەسەڵات بگەڕێتەوە بۆ کەرکووچەکان چێن ئیداری کەرکووکە ئیداری شەرعی کەرکووک و خاڵی دووەم مەسلەی کۆتایی پێهێنانی مەسلەی ئەو دەسەڵاتی پارێزگارێکی بۆ وەکالەت شەرمە بۆ دەوڵەتی فدرالی عێراق شارێک 3 ساڵ بە وەکالت بەرێتە ڕێوەی ئەمە نیشانەی ڕازیبوونە و نیشانەی دەستێوەردانە لە ئوموری ناوخۆی ئەم شارەیە بە قازان زیینەتەوەکانی تر ئەم دوو دۆخە پێویستە کا بیگۆڕی ئەمجا بێنە سەر ئەوەی ئێمە چۆن ئامادەکاری بکەین لە هەڵبژاردننی ئایندەدا چۆن خۆمان کۆ بکەینەوە چۆن ململانەی یەکتری نەکەین لە بازنیەکە من و کاوێز ململانەی یەکتری نەکەین لە بەرامبەرماندا لە نێوان ئەو دەنگانی کە لە بینی من و کاکاوێز پەرتەبێتەوە من خۆم تمۆحیەوە منێ بەس بۆ نمونەی هێنم کە پەرتەبێتەوە ئەو دەنگانە ئەوە تورکمانێک عەرەبێک لە خاستن لە بازنەی ناوەڕاست ئەوەی ناوەڕاست شاری کەرکووکەوە زۆر تێکەڵە ئەوە حەسمی مۆزوعەکانی ئێماکە ڕەنگە بازنەی خوارووی کەرکووک ئەوەی کە منطقەی زاب و عباسی و حەویجەوانی تایە ئەوە قفڵە بوو ئەوان ئەمەی سەرەوەش قفڵە بوو ئێمە بەڵام ململانەکە لە ناوەڕاستە ئەمە کێشەکە یەک لاکاتەوە ئێمە ئەگەر نەتوانین لەسەر زەید و عەبدیان لەسەر هاوڕێ و هاودەنگ ئێمە دەنگبەکانمان کۆ بکەینەوە دەنگدەری کورد وا لێ بکەین کە ئەمە ئەگەر ئێمە وتمان ئەحمەد نوێنەری کووردە لە بازنەی فڵان یا لە سنووری بنکەی دەنگدانی فڵانە بێ هەمومان دەنگی بۆ کۆ بکەینەوە دەنجی پێ بدەین ئەمجا لە شوێنشتر پێشترمە تەوافقاتی سیاسیە بێ لەسەر بێ ئەم سێ خاڵە ئەم سێ خطوەی من بۆت باسەکەم ئەمە دەبێت پلانی ئایندەی ئێمە بێ پلانی ئایندەی سەرکردایەتی کورد بێ بتوانێت لە بەغدا لە گفتوگەکانی ئەمجا حاڵەتێکی تر بۆ ڕازیکردنی خەڵکو بۆ ئەوەی کە تۆ بتانی خەڵکەکەت خەڵک هەیە ئێستا لە پەنجەمە بڕم ناسم بۆ دەنگدان ئەمە مەسەلەکە ڕەنگە ململانی سیاسی نەبێ زروفی مەعیشی ئەو خەڵکە وای لێ هاتۆ بێزارە لە هەرێم و لە کەرکووک و لە هەموو شوێنێک بێزارە ژیان و گوزەرانی خەڵک بڕوا بکە ئێستا ئەو بەپارەیە کارەبا بەپارەیە زبڵ فڕێدان بەپارێ ئەمانە ئەرشی حکوومەتە لە هەمان کاتشە موچەلیە لە ناو دەوائری کەرکووکە ئێمە چەندی
چەندهزار مۆزەفێکی تەنسیبمان هەیە هاواری مامۆستایانمان مامۆستا کوردەکانمان هەموو لە کەرکووک وانە بە ڕۆڵەکانی ئێمە ئەڵێنەوە ئێستا مامۆستایەکی سەر بە بەغدا یا سەربازێکی سەر بە بەغدا یا کارمەندێکی دایرێکی سەر بە بەغدا لەم مانگای 2 موچە وەرەگرێ ئەو موچەی وەرنەگرتو ئەمانە خاڵی ئەرێنین لەسەر ئیرادەی تاچی کورد بۆ دەنگدانی ئایندە ئەبێ ئێمە سەرکردایەتی سیاسی کورد ئەم خاڵانە هەمووی گۆڕانکاری تیا بکە بەرەو باشی بەرێ زروفێکی وا بێنێتە دیکە بتوانێت زۆرترین دەنگدەر بچێت سەر سنووقی دەنگدان خۆتان دەڵبژاردنەکانی ئەمریکاتان بینی ئەمجارت سەر خەڵک لە مێژووی ئەمریکا لە 100 ساڵی ڕابردووە ئەوەندە ملیۆن خەڵکە نەچۆتە دەنگدان 74 ملیۆنی بایدن هێناوەتی 7 ملیۆن 7 کەسر ترامپ هێناوەتی لە مێژووی ئەمریکایەوە ڕووی نەداوە ئەبێن زمینەیەکی وا ساز بکەین بۆ دەنگدەری تاچی کورد لەم شارەدا جگە لەو سێ خاڵە سیاسیە ئەمە خاڵێکی مەعیشی خەڵکە مەعیشەتی خەڵکی کورد لەم شارە لە 90 ڕەبتە بە هەرێمی کوردستانەوە بە ململانیانەی لەوێ هەیە بەڵێ دەست خۆش کاک شێرزاد دێم و خزمەت جەناب بەڵێ کاوێزمەلا پەروێز ینی وەکو کاک شێرزاد ئاماژەی پێدا ینی ئێستا هەمووانە زانین ینی خاڵی گرنگ و جەوهەری ئەوەی کە دەگوزارێت ینی هەڵبژاردنەکانی داهاتۆ بەڕاستی لە کەرکووک و ناوچە جەناوەکان و بە دیاریکراوی کەرکووک چونکە چەقی ململانەکانی کووردە لەگەڵ هەم عەرەب هەم تورکمان لە شارەکەدا و بەدەزێنانەوەی کەرکووکە و گەڕانەوەی ئیدارەیەشی کوردیە بۆ شارەکە. ینی وەکو کاک سەمەد کاک شێرزاد ئاماژەی پێدا ئەو هەنگاوانەی کە کورد و سەرکردایەتی سیاسی کورد و لایەنە سیاسەکانی کورد پێویستە بیگرنە بەر بەدەستهێنانی زۆرترین ینی دەنگە لە کەرکووک ینی بۆ کورد و بۆ کوردستانی بوونی کەرکووکە بەڵام ینی گرنگ ئەوەیە چۆن ئەم هەنگاوانە یان لە عەمەلیە جێبەجێیەکەیت ئاخۆ کورد ئەتوانێت ڕێککەوتنیشی وها لە نێو خۆیدا بکە بە تایبەتی شێتی و پارتی کە ئەم هەنگاوە گرنگە بنێت چۆنمانە زانین لە ئێستادا وەکو جەنابیشت پێشتر ئاماژەت پێدا چۆن لە ڕابردوو عەرەب توانیویانە عەرەب بێنە شارەکەت جێگیری بکەن و نیشتەجێ بکەن کوردیش خۆی توانی ئەو کا بەڵام نەیکردووە بەڵام کە نەمان کردووە ینی هەنگاوی بەدیل چیە لە بەرامبەر ئەمە ئێمە بتوانین هاوسەنگی خۆمان لە کەرکووک بپارێزین ئەوەی هی خۆمانە بەدەستی بێنینەوە بەڵێ گرنگە لە ئێستاە زۆر گرنگە کە پارتیویچێتی لەسەر بەرنمەیەک پرۆژەیەک ڕوئایەک ڕێک بن کۆک بن ڕێککەون بۆی کە ڕنگدانەوەی ئیجابی لەسەر ڕەوشی کەرکووک و خەڵک و ژیانی خەڵکی کەرکووکیشە بێ یعنی سایما بینی کە لێرە حکوومەتی هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپایە لە مەسلەی بژێوی و دابینکردنی و چە و ئەمانە بۆی ئەم لاواز دەرکەوتنی حکوومەتی هەرێم لەگەڵ عێراقی ژانی کە چاومان لەو بڕەپاری کە لە بەغداوە بێ کاریگەری خراپ و نەرێری لەسەر ڕەوشی کەرکووکی ژۆجێڵێ بەڵامە بێ ئێمە هەموو ئەوانە تەجاوزکەین ینی کەرکووک زۆر لە حزبەکانی خۆمانمان پێ گەورەتر بێ ینی ململانەی حزبی ئەمێ بۆ ماوەیەکی درێژ بۆ ساڵانێکی درێژ ئێمە سڕکەین ئێمە بێ ڕوئایەکی ڕوون هەبێ کە پارتیویچێتی گۆڕان و کورد ئەوەی کە کورد بێ مەرجە کوردی دانیشتووی کەرکووک کوردی دانیشتووی هەولێر و سلێمانی و دهۆک و قامشلوش بێت ئاسپۆنسەری ئەو ڕوئایە بکەن و هاوکار و پشتیوانی بن بۆ سەرخستنی یانی ێزانی بەشێکی زۆری گرفتەکان لە کەرکووک بڕوا بکە ئەگەر ئەمنەتەوەی دەوڵەمەنی نەجیبی هەبواە بەشێکی زۆر گرفتی کەرکووک چارەسەرە بوو یعنی ئەکرا زۆر یعنی تۆ ئێستاکە مەسلەی بازاڕ و ئابووری ئەو شارە کە ئەو 14 ساڵی کە ئێمەش لە کەرکووک بووین کورد خۆی لێ نەدا بۆیە بازاڕ و ئابووری کە کاریگەری ئێجگار گەورەی هەیە لەسەر تاوی پێکاتەکان لە دەست خەڵکی تر بووە بۆیە کورد لە ڕووی وەرەقەی ئابووری لە ڕووی وەرەقەی سیاسی لە ڕووی سەربازی لە هەموو ئەو ڕوانە ئەتوانێت ئەسپی خۆی تاوبدا لە کەرکووک دۆخێک بێنێتە ئاراوە کە بە قازانجی دانیشتوانی ئەو شارە و ئەو ئەجندە نیشتیمانی قەومیە بێ بەڵام ئایا پارتیوێکیەتی لە سەرەوەی لە دێندا بنیشن ئەنی ئەمانە خوردکەنەوە کە ئێمە ئەبێ لە کەرکووک بۆ نمونە تا 5 ساڵی تر چیمانەوێ کەرکووک بە چ قۆناغێک بکەین یعنی بەداخەوە ئەم بەرنامانە نیە یعنی زانی دوورە پەرێزی پارتیویچێتی لایەک
دۆخێکی ئێجگار خراپ و ناهەمواری لەوێ خوڵقاندووە و بەداخەوە ینی هەلوو مەرجە سیاسی و حزبەکەش ئێستا کە ئەنی بە جۆرێکە کە هەموو ئەوانە هەموو ئەو کادرە حزبیانە ئەچنە پێشەوە کە دژی یەک لێدوانی تونددەن ینی ئەوانەی کە داوای یەک ڕێزیەکەن ڕاستی ئەو دەنگە زۆر کزە ینی بەداخەوە لای قیادەی سیاسی هەردوو حزب وێ دەبێت ئێمە تەجاوزی ئەو قۆناغە بکەین ینی تەجاوزی ئەو مەرحلانە بکەین و هەموو ئەو وەرەقانەیە بۆ کورد ئەو خیارانی لە پێشی کوردانیە بێ بە کراوەی بمێنێتەوە کاکەوێت ئەو تەجاوزەمان پێکرێ و جەنابەت ئاماژەت پێدا ئەگەر نەمان کرد من هۆکارەکانی ینی ئەگە خۆمان بووین زەرەرەکەی چییە بێت؟ ئەزانی ئەگەر ئێمە تەجاوزی ئەو کەم و کورتیانی کە لە هەرێمی کوردستان هەیە بیکەین ئاسان دەتوانین زاڵین بەسەر ئەو گرفتانی کە لە کەرکووک و شوێنانە هەیە یانی ئەزانی ئەگەر حکوومەتی ئەگە ئێمە تەباویە گرتو بین گرفتی موچە و بژێوی ژیانی خەڵک لەم شارانە تێپەڕین و چارەسەر بکەین بڕوا بکە توانین لە کەرکووک حکوومەتی عێراق ناچار بکەین بۆی کە خواستەکانی کورد لەو شارە جێبەجێ بکە یعنی من بە دڵنیاییەوە ئەیڵێم نە حکوومەتەکەی عەبادی نە ئەمەی کازمیش نە ئەوانی تریش کە دێن بەرگی یەخۆ پیشاندانی کورد ناگرن لە کەرکووک بۆیە ینی دوو خیاری ئەسکەری ینی ئێستاکە لە ڕووی ئەسکەریشەوە کە کەرکووک کورد زۆر ئاسانە توانێت کۆنتترۆلی بکە یا تهدیدی لەسەر وەزی ئەمنی ئەو شارە دروستکە بە جۆرێکانی تۆ ببینە لە خاڵەوازیانی تا پردێت کەرکووک بە جۆرێک لە ڕووی ئاسکەریەوە لە ژێردەستی ئێمەیە کە توانی کاریگەری ئەزیار گەورە لەسەر ڕەوشی ئەو شارە دروستکەین ینی حکوومەتی عێراقیش خەڵکی عاقڵ و عقڵمەندی تایە کە ئەتوانن شتەکان وەکو خۆی ببیرن بۆیە کورد بۆ خۆی ینی گرفتەکەی نێوماڵی کورد بۆ خۆی وای کردووە کە ئەجندەی ئەوانی تر لە کەرکووک بەهێزتر و فراوانتر ئیشی لەسەر بکرێ ئەگەر نایانی وەرەقەی کوردی وەرەقەیەکی ئێجگار بەهێزە کە بەهێزە زۆر جاریش ئەگەر پشتیوانی نێودەوڵەتیمان نەبێ بە تایبەتی ئەمریکا ناتوانین بەڕاستی ئەو کۆمەڵ هەنگاوی کە جەنابەت ئاماژەت پێدا بینین ئێمە گەر لە ڕووی سەربازیەوە ئەمریکا کەلەپچەی لە دەستماندابێ بەڵام لە ڕووی هێزی جەماوەری و لە کەرکووک زۆر لەوە بەهێزترین کە ئەمریکا یان هەر دەوڵەتێکی تر بتوانێت کۆسب دروستکە یعنی ئەزانی گرفتەکە لە چییە ئێمە کاتی خۆی 2010 بە خۆپیشاندانێک یاسایەکمان لە عێراق گۆڕی ینی لە کەرکووک تۆ توانین بە سەدان هزار خەڵک بێنی تەستەر شقامەکان کە هەموو ژیانی ئیداری و بازار و هەموو ئەوانە ڕابگری بۆیە یاری هیچ حکوومەتێک نییە بەرگەی ئەو فشارە گەورەیە بگرێت دوو ڕاستی ینی مەترسی تەقینەوەی یان ئەو ناکۆکی پێکاتەکانیش ینی بۆ ئەمریکا و بۆ کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەش مهمە ینی ئێستاکە ئەوە ئەمریکا و یۆنامی و دەوڵەتەکانی تریشە زانن ینی پێکەوە ژیان لە کەرکووک هاوسەنگ نییە ڕێک نییە یعنی زانی پێکاتەیەکی گەورە ڕاستە تۆم ئازادی جلوبەرگ و مافی ئاهەنگ و بۆ نانەتەوەیەکانی خۆتەیە بەڵام کاتێک ئادی ئەو تەوازنە ڕێکە بێ کە تۆ لە بڕێوەبردننی ئەو شارە ڕۆڵت هەبێ و دەستت هەبێ وەکو پێکاتەکانی تر وەیە ینی کۆمەلگای نێودەوڵەتیشە زانن ئەو مێژ پێم وایە مێژ بە مەترسیە زانن ئەنێەوە تۆ 3 ساڵ 4 ساڵ ئەم دۆخە بەم جۆرەیەکی زۆر کە لە دەستی ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتیش دەرێت من کاتم کارتێکی بەهێزیشە بەدەستی کوردەوە زۆر باشە من کاتم بەرەو کۆتایە چێمێ دواسەرنج و پەیامی بەڕێزت لەم بارەی وەرگرم دوجار بچینەوە لای کاکشەزاد ئیش دواسەرنجی خۆی بڵێ فەرموو کاکاوزیە بەڵێ وەڵام من بە هیوام کورد ئێستاکە هەڵبژاردننی لە پێشە لە عێراق بەیوام تەرکیزی ئێجگار زۆر بکاتە سەر کەرکووک و نینەوە و ناوچەکانی تر یعنی لەوێ کورد گرنگە ینی تا ئێستا ینی یەک لە خاڵە هەرە گەشەکان کە ئینسان دەتوانێت شانازی پێ بکات لە 2023ەوە بۆ ئێستا هەمیشە سەرکەوتنی کورد لەو ناوچانە بووە بە ئومێدێکی ئێجگار گەورە بۆ خەڵکەکە بۆ خەڵکی ئەو ناوچانە بە تایبەتی بۆ پێکاتی کورد بۆیە گرنگە لەم هەڵبژاردنە ژیانی ئێمە هەموو هێزەکانی خۆمان وزەی خۆمان کۆکەینەوە بۆی کە کورد لە هەڵبژاردن لە خانەقین و خورمات و کەرکووک و نینەوە
سەرکەوتنی گەورەتر تۆمار بکە کە ئەوە بە مایەی شۆک بۆ پێکاتەکانی تریان بۆ ئەجندەی ئەجنەبی و خەڵکی تر. دەست خۆشکا کاوێز بەڵێ کاگ شێرزاد سەمەد ئەتوانی بەڕێزی شت دووە سەرنج و پەیام و تێبینیەکانی خۆت بگەێنی فەرموو. من تێبینم هەر ئەوەیە هیوادارم سەرکردایەتی سیاسی کورد وەک کاوەزی شارەی پێ کرد ئەو دەنگانەی کە لەگەڵ یەک ڕیزی و تەبایی و یەک خستینی راوماڵی کوردن کە ئەو پێی وایە لە ئێستاە کزە ئەم دەنگانە زیاتر جویان لێ بژیرێ و دەنجی بەرزتر بێتە پێشەوە بۆی کە سەرکردایەتی سیاسی کورد کە قەولەکان و بتوانێت هەنگاوەکانی ئەو پلانانەی لە درێژێن بەرنمەیە باسمان کردوانەی کە زۆربەی ڕۆشنبیران لەسەری قسەکەن بکرێت بە کردار بتوانین ڕوبەڕووی هەموو ئەو پلانانە ببینەوە کە نارەکانمان بەرامبەر بە کورتیانە خەونی دەوڵەتە ئەقلیم یا شۆڤێنیەکانی لە بابەتی تورک و ئەوانە نایەتە دی بۆ ئایندەی کەرکووک. بەڵێ سوپاس بۆ هەریەک لە میوانە بەڕێزەکانم کاک شێرزاد سەمەد چاودێری سیاسی کە لە کەرکووک لەگەڵ ما بێرە سوپاس بۆ کاکاوێز مەلا پەروێز نووسەر و ڕۆژنامەنووس کە لە شاری هەولێرەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ مامون. سوپاس بۆ بینەری ئەوەش کە تام ساتە لەگەڵ مامون. خواتان لەگەڵ.